کاماژەم پێکرد پێشەوەی لەگەڵ میێڤان قسە بکەم باسمان لە ئامادەکاریەکان بۆ ڕێگری لە مەترسی دروستبوونی لافاو کە پێشبینی دەکرێت بە تایبەت سبەی بەراورد بە ئەمڕۆ ڕێژێکی زیاتر بەفروباران ببارێ بە تایبەت لە هەولێر لەگەڵ بەڕێز ژیار جەلال بەڕێوەبەری خزمەتگوزاری ژینگەی هەولێر گفتوگۆ دەکەم لە هەولێر ڕاستەخۆ لەگەڵ مەکاک ژیار زۆر سپاس کە میوانی کوردستان 24 پرسیارە سەرڕایەوەی کە ڕێژێکی زۆر باران باریوە بەڵام لافاو تەنانەت کۆبوونەوەی ئاویش لە هەولێر دروست نەبوو چۆن توانیتانم کێشەیە چارەسەر بکەن؟ بەڵێ سەرەتا سڵاوتان لێبێ ئێوارەتان باش ئەوەی ئێمە لە بزستانە ئەوە بۆ دووەم جارە تووشی شەپۆلێکی بارانبارینی بەهێز دەبین ئەم جارە بەهێزترش بوو لە شەپۆلی جارەکەی ترکە نزیکەی 7 ملیم بارانباریەوە لە ماوەی 5 بۆ 6 کاتژمێر کە بەڕاستی ڕێژەیەکی یەکجار زۆرە لەوانەیە بڵێم چەند ساڵانی پێشوو لەو ڕێژەیە کەمترش دەباری ئێمە تووشی چەند کێشە و گرفتێکی زۆر دەبووین بەڵام سوپاس بۆخوا لەگەڵ ئەوەی کە بارانێکی بەڕەحمەت بووە بەڵام ئەوە دەرخەری ئەو ئامادەکاریە باشانەیە کە لە سنتەری شاری هەولێر و دەوروبەری گیراوەتە بەر لەسەر شێوازی دوو هەنگاو هەنگاوی یەکەم پلانە استراتیژیەکانە کە لە کابینەین و بە سەرپەرشتی ڕێزدار سەرۆکی حکوومەت جێبەجێ کراوە ئەو پلانە استراتیژیانەی کەوا لە زیاتی ئەوەی خۆمان بەکاری بچوو خەریک بکەین پرۆژە استراتیجیە گەورەکان جێبەجێ کراوە لە دەوروبەری شاری هەولێر ئەو پۆندە گەورانە لێدراوە کە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لە گڵدانەوەی بەشێکی زۆر لەو ئاوانەی کەوا ساڵانی پێشووتر ئەو بڕە ئاوە زۆرانە لە کاتی بارانێکی لەو شێوەیە دەگەیشتە سنتەری شاری هەولێر ئەم ساڵ بەهۆی ئەو پۆندانەوە ئەو بەشێکی زۆر لەو ئاوانە گڵدراوەتەوە و لێ نەگەڕاوە بێتە ناو هەولێر دووەم بابەت ئەو پرۆژە بچووکانەی کەوا بەردەوام تەواوی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر ئەنجامی دەدەن ئەوەی کە تیمەکانی شارەوانی بەردەوام دەیکا خاوێنکردنەوەی چەپەرەکانی ئاوەرگرتن ڕێڕەوەکانی ئاوەرگرتن زەبڵ و خاشاکۆکردنەوە کە پێشتر ئەوانە بەڕاستی ڕێگریەکی زۆر بوون بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی هەولێر بەردەوام خەریکی خاوێنکردنەوەی ڕێڕەوەکانی ئاوەرگرتنە بەڕێوەبەرایەتی ئاودێری هەولێر ڕێڕەوە سروشتیەکانی ئاو پاک دەکاتەوە ئەو ڕێڕەوە سروشتیانەی کەوا ئەگەر پەنگ خواردنەوەیەکی تێدا ڕوو بدا وەکو پۆندێک وەکو سەدێک ئیش دەکا یا وەکو وەک بربەستێکی گەورە ئیش دەکا لە کاتی کۆبوونەوەی ئەو بەڕێژ بەشێکی زۆر ئاو دەهاتە ناو گەڕەکەکان ئەوەی کەوا لە ساڵی لەوانەیە بڵێم 2020 ئەوانە ڕوویدا سوپاس بۆخوا ئەم ساڵ بەهۆی ئەو ئامادەکاریانەی کە کردومانە ئامادەکاریەکانتان چین ئێستا بۆ نمونە بۆ ئەم شەپۆلەی کە پێشبینیە کرێت سبەی سەنتەری شارەکان و بە تایبەت هەولێر بگرێتەوە بەڵێ خاتون ئەو ئامادەکاریانە بە ڕۆژێک و دوو ڕۆژ ناکرێت بەڵکو وەکو باسم کرد ماوەی چەند ساڵانێک کە ئێمە خۆمان ئامادە کردووە و بەردەوام خەریکی ئەوە بووینە تاوەکو ئەگەر تووشی ڕێژەیەکی زۆری بارین بووین بتوانین کەمترین تووشی حاڵەتی لافاو ببین ئەوەی کە وەکو باسم کرد سەرڕای ئەوەی کە پۆن دروست کراوە بۆ گلدانەوەی ئاو ڕێڕەوەکانی ئاوەرگرتن و چاڵەکانی ئاوەرگرتن پاکراوەتەوە لەگەڵ پێدانی هەر هۆشداریەک بە بوونی شەپۆلێکی بارانبارین تیمەکانی حکوومەت و تیمەکانی شارەوانی بە تەواوی لە ئێشەگری دادەبن ئەوە ئەم شەو قسەت بۆ دەکەم ئەم شەو تەواوی تیمەکان هەتاوەکو بەرەبەیان لە ئێشەگری بوونە و هەتا کۆتایی شەپۆلەکەش ئەو ئێشەگریە بەردەوام دەبێ تاوەکو ئەگەر خوا نەخواستە تووشی کۆبوونەوەی ئاوش بووین بتوانین بە کەمترین زەرەر و بە کەمترین زیان لێ دەرباز بین ینی هیچ دڵنیایی دەن کە ئەگەر ڕێژێکی زیاتریش لەو بارانی کە ئێستا باریوە ببارێت لافاو دروست نابێ ئەوەی وەکو باسم کرد دڵنیایی لەو شێوەیە کە ئێمە دەڵێن دڵنیایی دەدەینە هاوڵاتیان کە ئامادەکاریەکی زۆر باشمان کردووە ئامادەکاریەکان لە سەروی پێویستشەوەیە تەواوی تیمەکانی حکوومەت هەمووی بە ئەرچی خۆی هەستاوە لە پارێزگای هەولێر تەواوی تیمەکان بە ئەرچی خۆیان هەستاون ئەوەی کە لەسەر ئێمەیە وەکو تیمەکانی حکوومەت ئەنجام دراوە بەڵام لە کۆتاییدا ئەگەر ڕێژەیەکی لە سەروی پێشبینی یاخود لە ناکاو بێ بە دڵنیایەوە ئێمە لە وڵاتانی زیهانی سێمین ئەو وڵاتانەی کەوا باز دەکرێت لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیاش دەبینی کۆبوونەوەی ئاو لەسەر شەقامەکان ڕوودەدا کۆبوونەوەی ئاو هەندێک ماڵ هەیە دەچێتە ژێر ئاو بەڵام گرنگ ئەوەیە بابەتەکە بەلاڕێدا نەبردرێ ئەگەر لە شەقامێکدا ئاوێک کۆبەوە لەسەر شەقامەکە تۆ کە ڕێژەیەکی زۆر بارانباری بە دڵنیاییەوە چەند کاتێکی دەوێ تاوەکو ئاوەڕۆکان ئەو بڕە زۆرە ئاوە تەقبول بکە و ئاوەڕۆکە بچۆڕێتە ناو ئاوەڕۆکەوە بۆیە پێ ئێمە دڵنیایی دەدەین کە ئامادەکاریەکان تەواو کراوە لەگەڵ ئەوەشدا ئاساییە ئەگەر لە هەندێک شوێن کۆبوونەوەی ئاو ڕووبدا وەکو باسم کرد پاش چەند کاتژمێرێک گرنگ ئاوەڕۆکانە کە پاک کراوەتەوە ئاوەڕۆکان ئاوەکە
بەڕێڕەوی سروشتی خۆیدا دەڕاتە خوارد. ئەو شوێنانە وەکو کوێن ئەگەر بارانی بەخۆر ببارێ زیاتر مەترسی لەسەر بێت لە هەولێر بە تایبەت و ئێوە تیمەکانتان زیاتر فۆکەستان لەسەر و ناوچەیە بێت. سوپاس بخوا ئێمە پێشتر چەند خاڵێکی زۆری لاوازمان هەبوو کە نزیکەی 50 خاڵ دەبوو بەردەوام مەترسی کۆبوونەوەی ئەومان لێ کرد. ئێستا لەوانەیە بڵێم دابەزیوە ئەو خاڵە لاوازانەمان دابەزیەوەتەوە بۆ ئەگەر بڵێم 51 دەستش بێ لەوانەیە وابێ چونکە تەواوی پرۆژەکانی لێ ئەنجام درا ئەو شوێنانەی کەوا پێشتر مەترسی لافاوی لێ هەبوو و تیمەکانی خاڵە لاوازەکانی باسیەکەی چی دڵی ینی پێشتر لە پشت کەمالیەتەکانی سەرشێستی بەردەوام ئاوی تێدا کۆ دەبوویەوە. بازاری شێخەڵا بەردەوام ئاوی تێدا کۆ دەبوویەوە. بازاری تەیراوە شوێنێک بوو کە هەل لەگەڵ وەکو خۆمان دەڵی دوو پشکە باران بباری باە ئاوێکی زۆری تێدا کۆ دەبووە. ئەم ساڵ هەتا ئێستا ئەوە لەگەڵ دووەم شەپۆلی بارانبارینە تا ئێستا هیچ حاڵەتێکی لافاومان لەو شوێنانە بەدی نەکردووە. ئەوەی کە ئێستا کە مەترسی نەک مەترسی لافاو مەترسی کۆبوونەوەی ئاوی لێ دەکرێت ئەو گەڕەکانەیە کەوا نزیک کەندی کۆرنیشن لە حاڵەتی بەرزبوونەوەیەکی زۆری ئاستی ئاوی کەندی کۆرنیش لەوانەیە ئاوەکە بپەڕێتەوە بۆ ئەو ناو ئەو گەڕەکانە کە بەدڵنیایەوە کەندی کۆرنیشش فراوان کراوە خاوێن کراوەتەوە لەو شوێنەی کە لە شەقامی کۆی ڕداخل دەبێ هەتاوەکو دەگاتەوە کەندی سروشتی تووڕق کە ئاوە ڕۆی هەولێر بەگشتی بەوێدا دەڕۆ. باشە ئەی ئامێر و ئالیاتی باشتان لەبەردەستە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی لافا و پاکردنەوەی ڕێگا و بانەکان و بارانبارین؟ بڵێ بەدڵنیاییەوە ئامێرەکانی شارەوانی و ئامێرەکانی حکوومەت تەواوی لە ئێستادا لە ئێشەگرین ئێمە هەستاوین بە جێگیرکردنی ئەو ئامێرانە چکە خاتون لەوانەیە هەندێک جار لەگەڵ شەپۆلی بارانبارین بارانێکی لە ناکاو بێ ئامێرەکان بەهۆی جەنجاڵی هاتوچۆ نەگەنە شوێنە مەترسیدارەکان تەواوی ئامێرەکان جێگیر کراون لەو شوێنانەی کە مەترسی کۆبوونەوەی ئاوی لێ دەکرێت با بڵین لەگەڵ ئەوەشدا لەلایەن وحدەی ئیداریەوە لەلایەن بەڕێز وەزیری شارەوانی پارێزگاری هەولێرەوە دەستکراوە کراوین سەرۆکی شارەوانی بەدڵنیایەوە دەستکراوە کراوین بە کرێگرتنی هەر ئامێرێکی دەرەچی بۆ حاڵەتی پێویست تاوەکو بتوانین بە کەمترین زەرەر و زیان بابەتی کۆبوونەوەی ئاو لافاو تێپەڕێن. ماندوونە بن دەستان خۆش بێ بەڕێز ژیار جەلال بەڕێوەبەری خزمەتگوزاری ژینگەی هەولێر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بوویت.